سلااوتان لە بەم کاتتان باش بەڕێزان بەرمەتی و کارانم هەواڵەکانم کاتژمێرەتان پێشکەشەکەین بیسەرمان بن. کۆمیسیۆن ڕایگەاندووە تاوکو کاتژمێر 12 ڕێژەی بەشداریکردن لە کەرکووکدا لە 39 بووە. ڕێژەی بەشداری لەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق و کەرکووک لەلایەن بەرپرسانی کۆمیسیۆن و ئیدارەی ناوچەکە بڵاو دەکرێتەوە بە گوێرەی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان لە کەرکووک تاوکو کاتژمێر 12 نیوەڕۆی ئەمڕۆ بە کاتی کوردستان ڕێژەی بەشداری لەڵبژاردن لە شاری کەرکووک لە 139 بووە و ڕێژەی بەشداری ناوچەکانی دیکە بە گوێرەی کۆمیسیۆن دووەک لە 137 بووە، زاخۆ لە 145 بووە، شێخان لە 145 بووە، خانەخین لە 145 بووە، عربەد لە 135.5 بووە، کەلار لە 180 بووە، دووسخورمات و لە 158 و لا مەخموریش لە 170 بووە. وەزیری ناوخۆی عێراق ئەماژەی بە بەڕێوەچوونی هەڵبژاردننی دەنگدانی تایبەت دەکات و دەڵێ هیچ پێشێلکارێک ڕووی نەداوە. عەبدول ئەمیر شەمەری وەزیری ناوخۆی عێراق بە مەیدان ناوخۆیەکانی ڕاگەاندووە پرۆسەی دەنگدانی تایبەت بە باشی بۆڕێوە دەچێت و هیچ پێشێلکاری و سەختەکارێک ڕووی نەداوە. شەمەری ئاماژەی بۆ شکر و ئاسایشی بنکەکانی دەنگدان بە تەواوەتی پارێزراوە بۆ ئاسانکردنی پرۆسەکە وانەی دەنگ دەدەن بە سەر پرۆسەکە سێ بەشدا دابەشکراون. وەکتەزانن کەمڕۆ دەنگدانی تایبەت لە عێراق جگە لە هەرێم بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بەڕێوە دەچێت. تێیدا هێزەمنیەکان دەنگ دەدەن. ئاوارەکانی ناوەڕاست و باشوور لە سێ پارێزگای هەرێمی کوردستان مافی دەنگدانیان هەیە. لەبارەی ژمارەی ئەوەی کە ڕێژەی ئاوارەکان بەگشتی چەندە و ڕێژەی ئەو کەسانی کە مافی دەنگدانیان هەیە لە هەڵبژاردنەکەدا راپۆرتێکمان ئامادەیە بەکەوگە بیسەبین. ئەمڕۆ پرۆسەی دەنگدانی تایبەت بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بەڕێوە دەچێت کە بەپێی ئامارەکانی کۆمیسیۆنی هەڵبژاردن لە هێزانامەکان بەسەرجەم بەش و جۆر و وەزارەت و دامەزراوەکانیەوە 1,002,393 کەس مافی دەنگدانیان هەیە و بەسەر 656 بنکە و 2,367 وێزگەی دەنگدان دابەشبوون. ئەوکات 48,260 ئاوارە مافی دەنگدانیان هەیە کە 120 وێزگەی دەنگدان دەتوانن دەنگ بدەن. دەنگدانی تایبەت لە کاتژمێر 7 بەیانی ئەمڕۆوە دەستی پێکردو و کاتژمێر 6 ئێوارە بە کاتی کوردستان بنکەکانی دەنگدان دادەخرێت. لە پارێزگاکانی هەرێمی کوردستانیش هەولێر، سلێمانی و دهۆک دەنگدانی تایبەتی هێزانامەکانیش و ئاوارەکان بەڕێوە دەچێت. بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق کە بڕیارە 18 مانگە لە 14 پارێزگای عێراق و پارێزگای کەرکووک بکرێت 16,158,788 کەس مافی دەنگدانی هەیە. لە پارێزگای کەرکووک 11 لیست و هاوپەیمانی کێبڕکێ دەکەن بۆ بەدەستهێنانی 15 کورسی، تەنها کورد بە 5 لیستی جیاواز بەشداری دەکات. ئەوانیش هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە، لیستینەوەی نوێ، پەدەکە، پارتی سۆسیالیست، هاوپەیمانی نێوان هەردوو هێزی ئیسلامی سیاسی کە کۆمەڵ و یەکگرتوون، هۆکاری پەرتەوازی کوردیش دەگەڕێتەوە بۆ سیاسەتەکانی پارتی دموکراتی کوردستان کە هەر لە سەرەتاوە وەرگرتنی پۆستی پارێزگاری کرد بە مەرج بۆ یەک لیستی و ڕایکەوتنی سیاسی لەگەڵ بەرەی تورکمانی و عەرەبی سوننی بەست. هەڵبژاردننی ئەم جارەی ئەنجومەنی پارێزگای کەرکووکدا 1,153,400 کەس مافی دەنگدانی هەیە. هەڵبژاردنەکە لە ناوەندی پارێزگاکە و 4 شارۆچکە و 12 شارەدەی سنووری پارێزگاکان جام دەدرێت. ئەوەی جێگەی سەرنجە لە هەندێک شارەدێ و شارۆچکەی سەر بە پارێزگاکە کورد هیچ کاندیدێکی نییە، بۆ نمونە شارۆچکەی حەویجا. یەکەم هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ساڵی 2005 بوو کە بریتی بوو لە 41 کورسی. لیستی برایەتی کە پێکاتی لایەنە کوردەکان بوو زۆرینەی کورسی ئەنجومەنی پارێزگاکان بەدەستهێنا بە 26 کورسی بەرەی تورکمانی کە لەلایەن دەوڵەتی تورکەوە سەرپەرشتی دەکرێت 9 کورسی هەبوو، هەروەها پێکاتی عەرەب تەنها خاوەنی 6 کورسی بوو. گەلی کورد لە پارێزگای کەرکووک ئامانجێتی زۆرترین کورسی ئەنجومەنی پارێزگاکە بەدەست بێنێ بۆی کۆتایی بەدەسەڵاتی شۆفێنەکان بێنێ کە بوو بە پاڵپشت بۆ دەرکردنی کورد لە پۆستە گرنگەکانی کەرکووک، دانانی عەرەبی هاوردە لە شوێنەکانیان، هەروە داگیرکردنی زەوی جوتیارانی کورد لە ناوچە دابڕێنراوەکانی مادەی 140دا. فەرماندەی هەرێمی سەرحەد هۆشداری تون دەداتەوە کەسانی کە بە ناوی گەریلا و پارە لە وڵاتیان وەردەگرن و دەڵێن هەندێک کەس لە هەرێمەکە ناسیوەتەوە کە بە ناوی ڕاخستنەوە پارە لە گەری وڵات پارێز وەردەگرێت بۆیە متمانە بەو دزانە مەکەن. فەرماندەی هەرێمی سەرحەد ڕاگەنراوێکی بڵاو کردوتەوە و لە ڕاگەنراوەکەدا ماژەیدا بۆ هێزەکانیان دەرکەوتووە کە کەسانی گویسوانە بە ناوی ڕێخستنەکانەوە پارەی گەلی وڵات پارێز بدزن پاش یاشار کارادانیس، هارون ئۆراڵ و خالید ئۆراڵی
باوکی هەوڵی کۆکردنەوەی پارەیان لە گەلەکەیانداوە لە سەرناوی ڕێخستنەوە بە تایبەتی زانیاریان هەیە کە یاشار کارادەنیس پێشتر هەمان تاوانی ئەنجام داوە و تاوانی وەکو دزینی بەهاکانی ڕێخستن و گەلەکەمانی ئەنجام داوە. فەرماندەی هەرمی سەرحەد داوا لەگەڵی وڵات پارێز و هەرمی سەرحەد دەکات کە باوەڕ بەو زانانە نەکەن و هەستیار بن خاوەن هەڵوێز بن. لە کۆتایشدا فەرماندەی هەرمی سەرحەد ڕایگەاندووە ڕێخستنەکان هیچ ئەرکێکی لەو شەوی بۆ کەسانە نەسپاردووە بەجددی هۆشداری دەدەنەوە کەسانی باسکراون دەستێژی بۆ سەرباکانی گەلەکان تاوانێکی گەورەیان پێویستە دەست بەجێ دەست لەو کردەوانە هەڵبگرن. ژمارە گەنجی کورد کافرێکدان لە 20 کەس بەشداری ڕیزەکانی گەریلا بوون لە پامێکدا ڕایگەاندووە و گەنجانی وڵات پارێزی کوردستان لە دیشی سیاسەتی خەرکردن کە لەلایەن دەوڵەتی تورکۆ پێڕەو دەکرێت لەمان کادا بۆ پێشوازیکردن لە 46مین ساڵێدی دامەزراندنی پەکەکە بەشداری ڕیزەکانی گەریلا بوون. ji bo raya giştî em wek ciwanên welatparêzên Kurdistanê me 20 heval biryar da dijî her cure polîtikaya kirkinê dagirkeriya Tirk dîsa wek silavkirina pratikî a 46mîn salvegera damezrandina PKK tevlî navê rafê gerîla bûn. Hemberê derevê şerê taybet devleta Tirk haftina me havir sekneke pêwîst e her ciwaneke Kurd xwara mînak bigire. Berê her tiştî dagirkerî ancak tekoşînê Kurd a navê rafê gerîla davî bibe. Ji bo wê jî bengewaziya me hemû keçê xortên Kurdistanê warin tevlî navê rafê gerîla bibin. Em hevdûra seroka xwe fîzîkî azad bikin, welatê xwe rizgar bikin, gelê xwe jî vê bindestiyê xilas bikin. Ji ber ku Kurdistan metingeh e, metingehê leşkerî ye. Ji bo wê jî rizgariya Kurdistan ancak tekoşînekî leşkerî a navê rafê PKK de mümkün e. Pêşengtiya wê jî bêguman erkê sereke ê keçê xortê Kurdistanê ne. Em wêya baş dizanin her tevlîbûnekî di nav rafê gerîlaya azadiyê Kurdistan darbeyekê mezin ji bo dijbina xwîxwar e. Ji bo wê werin em hevdûra vê cengê azadiyê mezin bikin û ser bixin. Bijî seroka po, bijî PKK, bijî serok apo, bijî serok apo, bijî serok. جان فرانکۆ فاتۆرینی نوێنەری MRAP لە نەتەوەی گرتوەکان ڕایگەاندووە گۆشەگیری عەبدوڵڵا ئۆجەلان پێشەلکردنی مافەکانی مرۆڤ لە پێران چارەسەری پرسی کوردە و دەبێت عەبدوڵڵا ئۆجەلان ئازاد بکرێت. ئەمەژێ بۆ شورە کەمپێنی ئازادی بۆ ئۆجەلان بۆ چارەسەری سیاسی بۆ پرسی کورد گرنگە و داوا لە هەموو کەسێک دەکەن کە پشتیوانی ئەم کەمپینە بکات دەبێت ئەوروپا بۆ گۆڕینی و بارودۆخەی عەبدوڵڵا ئۆجەلانی تێدا بکەوێتە خۆی و هەنگاو بنێ. تەشڵای سەرکردەکانی ئەوروپا بردەکەنەوە کە لە ڕێکەوتن لەگەڵ تورکیا بەرژۆندی وڵاتەکەیاندا بەڵام ئەوان ئێمە چۆن دەتوانین متمانە بە ئەندامێکی ناتۆ هەبکە سیستەمی بەرگری لە موشکی لە رووسیا کڕیوە. ئەمە دژیەکیە و تورکیا تاکە ئەندامێکی ناتوێت کە کردوەکی لەم شێوەیە ئەنجام دابێت. جان فرانکۆ فاتۆرینی ڕاشگەاندووە کە کردەوەکانی دەوڵەتی تورک لە ڕۆژاوە تاوانی شەڕ نەکرد لە ڕۆژاوە ئەگەر ئێمە لە کردەوەکانی دەوڵەتی تورک لە بەرامبەر گەلی کورد بڕوانین قەرکردن و پاکتاوی کللتوریش دەبینین. ناوەندی ڕاگەاندنی یەکینەکانی پاراستنی گەلیەپەکە بەڵاوی کردوتە لە مانگی کانونیەکەمی ئەم ساڵ هاوڕێیان دڵپاک ئافرین شەهید بووە و دەژڵێ پرسە و سەرخۆشی خوان هەڕاستەی بنەماڵی شەهید دڵپاک ئافرینی و سەرجەم گەلە وڵات پارێزەکە دەکەن و یەپەکە ڕاشی گەاندووە کە ڕۆژی چواردەی مانگی کانونیەکەمی ئەم ساڵ هاوڕێیان دڵپاک ئافرین لە حەلەب شەهید بووە و دەژڵێ دڵپاک ئافرین لە بنەماڵێکی وڵات پارێزی خەڵکی ئافرین و بنەماڵەکان بۆ ناسراوە کە لە ڕێزەکانی شۆڕشدا بەشداری چالاکانیان هەبوو و باسی لەو کردوە پرسە و سەرخۆشی خوان ڕاستی بنەماڵی شەهید دڵپاک ئافرین و سەرجەم گەلە وڵات پارێزەکە کردووە لەبارەی ناسنامەی شەهیدەکەشەوە بەم جۆرە زانیاری خستۆتە ڕوو دیار سێدۆ ناسراو بە دڵپاک ئافرین لە حەلەب لەدایک بووە و چواردەی کانونیەکەمی 2023 شەهید بوو. زیاتر لە سێ مانگە مامۆستایانی مەلاکوانە بێژ لە سنووری پارێزگای سەبانی و هەڵەبجە و ئیداری سەربەخۆکانی ڕاپەڕین و گەرمان بە شارۆچکەی کۆی سەر بە پارێزگای هەولێر پایکۆتی ناوەندەکانی خوێندنیان کردووە. مامۆستایان 4 داواکاریان هەیە کە بریتین لە دابشکردنی موچە لە کاتی خۆیدا دەمەزراندنی مامۆستایانی وانە بێژ لە پەرستکردن و گەڕانە و پاشەکەوتی موچەکەنە بەڵام حکومەت تا ئێستا وەڵامی یەک داواکاریشی نەداونەتەوە. بەبێ مەرج هیچ مامۆسایەک ئامادەنی بایکۆت بشکێنێت لە هیچ شوێنێکی ژیانەوەی کە ئاگادار بین چکەی مە دەستی داکۆکیکردن مامۆسایان فەرمانبەران ئاگاداری خۆپشاندانەکانی سەرجەم شارەکانین لە سەرجەم شارەکاندا ئێمە بەردەوامیمان داوە بایکۆت و بەردەوام بین بە بایکۆت هەتاوەکو خاڵەکانمان جێبەجێ نەکرێت جێبەجێ نەکرێت بەردەوام بین لە بایکۆت.
بۆچی کراوە چۆنی شەشکێ عادەتەن بایکۆت بۆ کراوەتە کۆمەڵی داواکاری تێ ئەم داواکاریانە بەلایانی کە بێبێ ڕێژەیەکیان نسبەیەکیان جێبەجێ بکرێ ئینجایشکێ ئەو دەنگۆیانە هەمووی دەنگۆن و تا ئەم دقە هیچ پلانێک بۆ بایکۆت نییە هەرچەنە بایکۆتەکەمان ئێمە یان خۆپشاندانەکانیشمان ڕۆژانە نەبووە بەڵام بەپێ حەدەس ئێمە هەمیشە بەردەوامە بین ئەگەر بێت و داواکاریەکانمان جێبەجێ بکرێ ئەگەر نسبەیە لە داواکاریەکان بێ گومان لەوە نییە کە بایکۆت ئەشکێوە چینەوەی خۆڵەکانی خوێندن بەڵام بەم شکڵە بێ کە حکومەت ئاوا بێمنەتە لایەک لە کابینەی نۆ دەوام ناکرێ ئەوان لە گەشت و سەفەر و سەیران و هینی خۆیانان بڕواناکەم بۆ ئاسانی بایکۆت بشکێ بەداخەوە کە ئەوە بۆ 3 مانگە ئەڕات ئێمە لەسەر جادین خۆپشاندانەکەین لە بایکۆت بەردەوامین لە هەرێم خوێندن ئیفلیس بووە کەچی بەداخەوە ئەوان زۆر بێباکانە مامەڵەکەن بە هیچ شێوەیەک تا ئێستا ئامادە نەبوون وەڵاممان بنەوە بێگومان ئێمە چاوەڕێ وەڵامیشان لێ ناکەین چونکە ئەمانە ئەکسپایرن بەسەر چوون و هیچ ئومێدیکان لێ ناکرێت ئێمە ئەمانەوێت فشارەکانمان بە جۆرێ بێت کە لە بەغداوە ئێمە چارەسەری